هێوارەتان باش خەڵکی کوردەوار ئومیدوارم لە هەر کوێ هەن ساق و سڵامت بن. ئێمە وەکو پەیڕەوانی جەریانی ئینقلابی ڕاپەڕینی کوردەواری سربەخۆ چۆن هەمیشە خۆمان بە خاوەنی ئەم ئاو خاکە و بە ساحەوی ئەم ئاو خاکە و جوغرافیا و کوردەوارە ئەزانین، بە وەزیفەی خۆیشمانی ئەزانین کە لە بەرابەر هەر اتفاق و هەر جەریانێک هەر تحولاتێک کە لە کوردەوارە تێتە پێش، چە لە کوردەوار لەسەر خاکی کوردەوار، چە لە دەرەوەی کوردەوار، لە هەر وڵاتێکی ئوروپایی، چۆن هەر اتفاقێ بوو هەر تاکێکی کورد پێشتێ بە وەزیفەی خۆمانی ئەزانین و پێمان وایە کاشێ بین قسە بکەین، نەزەر بدەین، تەحلیل بکەین، تەحلیلی دروست لە قەزایا بکەین بۆ ئەوەی کە خەڵکی ئێمە بتوانێ دەرک و دەریافتێکی دروستی لە قەزایا، لە تەحولات و لە دنیای دەوروبەری خۆی، لە فەزای کە خەریکە لە ناویا زندگی کاوە ئەژی و بوێتی دەرک و دەریافتی دروستی بێ و تەحولات شەفافتر و دروستر بوێنێت و هیچ شخص و سازمان، ڕسانە، هیچ جەریان، هیچ نەهادێک، ڕسانەهای حاکمیەت، ڕسانەهای نەهادهای وابەستە بە حاکمیەت، ئەحزاب منتەسەبە بە کورد نەتوانن بەڕاحەتی خەڵکی ئێمە بگۆژن و کڵاو لەسەر خەڵکی ئێمە بنن. ئێمە بە وەزیفەی خۆمانی ئەزانین کە بین تەحلیلی قەزایە بۆ خەڵکی خۆمان بکەین. من مۆزوعی کە ئیمشەو گەرەکم بوو باسی بکەم لەسەر ئەو مەتنەی کە لە پەیجەکەی خۆم دامیا بوو لەسەر دروستکردنی پەیجێک بەناو هانای ڕۆژهەڵات. هانانەی ڕۆژهەڵات لە جەماعەتی کۆمەڵی عەبەی مۆحتەدی کە دروستیان کردە گەرەکم بوو لەسەر ئەوە قسە بکەم. تواشا بکەن لە ماوەی دووسێ مانگی گوزەشتە تا بە ئیسا لە وەختێکەوە ئەم پەدیدەی کۆرۆنا لە کوردەوار و لە ئێران و لە فرەی لە وڵاتەکانی دنیا سەری هەڵدا و زندگی فرەی لە مردمی مختل کرد، خەڵکی بێکار کرد، خەڵکی دەسەپاچە کرد، خولاسە تەئسیرێکی فرەی لەسەر جەریانی لەسەر زندگیە خەڵکدانیا. لە دووسێ مانگی گوزەشتە و تا بە ئەم دەقا کە ئەم پەدیدە سەری هەڵدا تەنیا گفتمان، تەنیا جەریان و تریبوونێک کە هات لەسەر ئەم پەدیدە قسەی کرد، نەزەریدا و تەحلیلی کرد و تەحلیلی دروستیدا جەریانی ڕاپەڕینی کوردەواری سربەخۆ و شەخصی کاک پەیمانی حەیدەری بوو کە هات قسەی کرد لەسەر کۆرۆنا، قسەی کرد و وتی کە کۆرۆنا لە ئێرانە تەحوڵاتی سیاسی هالە پشتی و دەوڵەتی ئێرانی چۆن خەریکە وەکو ئەبزارێک لە کۆرۆنا استفادە ئەکات بۆ جێبەجێکردنی پرۆژەکانی خۆی کە خەریکە خەڵکی پێ ئەترسنێت، ڕۆبەوەشت لە ناو جامعە حاکم ئەکا، خەڵکی پێ ئەکاتە ماڵە و ارتباتی شارەکان و دێهاتەکان قەت ئەکا، پەیوەندهای ئیجتماعی لە بین ئەوات، شارەکان خیابانەکان خاڵی لە جەمعیەت ئەکا بۆ ئەوەی کە بتوانێ بێدەردسەر و ڕەحەت پرۆژەکانی خۆی جێبەجێ بکاوە. لەسەر تواو ئەمانە بەحسی کردکەوتی دەوڵەتی ئێرانی چۆن وەکو ئەبزار وەکو ئەسلحە خەریکە لەم کۆرۆنا بۆ سەرکوبی خەڵک و جێبەجێکردنی پرۆژەکەی کارەکە. تواو زەوایای مختلف و جۆرا و جۆرە ئەمەیە باس کرد و تەحلیلی کرد، موو بە موو لەسەری وێسیا و پرسیاری دروست کرد و وتی حتا کە ئێمەی کورد، خەڵکی ئێمە چۆن ئەتوانێ لە خۆدێ ئەم کۆرۆنا کە وەکو ئەسلحەیەک لە دەست دەوڵەتی ئێرانیە بەرزەدێ دەوڵەتی ئێرانی ئیسفادەی لێ بکا بۆ خستنە دەوڵەتی ئێرانی. لەسەر ئەمانە قسەی کرد و تۆ هیچ جەریان یا هیچ ساختارێک یا هیچ گفتمان حزبێکی ترۆ نەدی لە کوردستانە بێت لەسەر ئەمە قسە بکە و تەحلیل بکە. فقط گشکی هاوکار هەماهەنگ لە تەک ڕسانەکانی حاکمیەت و دەوڵەتی ئێرانیە سعیان کرد خەڵک بکەنە ماڵەوە و دقیقاً لە ڕاستای ئەوەی کە دەوڵەتی ئێرانی گەرەکی بوو ئەفکاری عمومی کۆمەلگای ئێمە، جامعای ئێمە بەسیج بکات بۆ ئەو جێگەی کە خۆی مەدە نەزەریە. ئەمانە گشتیان هەماهەنگ و هاوکار لە تەک دەوڵەتی ئێرانی کاریان کرد. ئیسا من گەرەکم نییە بچمەوە ناو ئەو بەحسا، ئەمە تەحلیلی قەبلەن لە لای کاک پەیمانی حەیدەریە و
بە وازەح کریاکە لەسەری لە زیاتر لە 10-12 دیبەیتا کە لەسەر کۆرۆنا بە وردیشی کردگەسەوە قسەی کردکە لەسەری کە دەوڵەتی ئێرانی چۆن خەریکە بە کۆرۆنا پرۆژەکانی ئەواتە بەرەو و لەسەر تەبعاتی کۆرۆنا یا تەئسیری کۆرۆنا لەسەر مردم لەسەر ڕژیمی کنونی و ڕژیمی کە قەرارە لە ئایندا بێ و تەبعاتی دوای کۆرۆنا تواو بە وردی لەسەر ئەمانە قسەی کردگە تەئسیری لەسەر خەڵکی کوردەوار ئێران و حتا ئوروپایش قسەی کردگە لەسەر ئەمانە گشکی بە وردی من گەرەکم نییە بچمەنا ئەوانە مەوزوعی من لەسەر ئەوە بوو کە جەماعەتێکی کۆمەڵە وتم هاتکن پیجێکیان دروست کردگە بەناو هانای ڕۆژهەڵات تواشا بکەن ئێمە تقریبا ماوەی 2 هەفتەی بەر لە ئێستا لە ڕاستای تەحلیلەکانی خۆمان کە لەسەر لە کۆرۆنا کردمان کە وتمان تەبعاتی کۆرۆنا لە ئوروپا ئەوێ بەچی ئەوەی کە ئیسا خەڵکیش لە تواو کشوەرەکان لە ئوروپاش وەکو ئێران فرای مردم بە خاتری ئەم کۆرۆنا بێکار بووگن شرکەتەکان تعتیل بووگە تەولیدی مردمیان بێکار کردگە مردمیان کردگەسە ماڵ و ناڵ مردم بێتە دەرەوە ئیدارەجات فرای لە کشوەرەکان ئەسان زندگیان بە کامڵ مختل بووگە و ئێمە هاتین لە ڕاستای تەحلیلەکانی خۆمانە وتمان ئەگەری هەر ئیتفاقێک هەست لەم ئوروپا بە بۆنەی ئەوەی کە خەڵک برسیان بێت ئەیسە لە یەک مانگی ئایندە 2 مانگی ئایندە ئیمکانی هەست ئەم خەڵکە بڕژنە خیابان هەرجۆمەرج دروست بێ خەڵک بڕژنە گیانی یەک ماڵی یەک تاڵان بکەن بکەفنە کوشتن و بڕینی یەکتر و ئێمەی کورد لەم ئوروپا کە خەریکین زندگیەکەین لە فرەی لە کشوەرەکانی ئوروپا ئێمە لە ئەنواع و ئەقسام قشرگەلێ جامعە لە پیر و پەککەفتگ و پیرەژن و پیرەمەرد و کەنیشکی مجەڕەد و ژنی بێسەرپەرستمان لەم ئوروپا هەست و ئەمانە لە مەعرەزە تەعارض ئینسانی غەربیە قەرار ئەگرن ئینسانێک تۆ وەختێ پشتۆپەنای کردنەوەی لێرە کەسێک کردنەوەی دفاع و لێ بکە کەنیشکێکی مجەڕەد بە تەنیا موردی تەجاوز و هەر نوع تەعارضی قەرار ئەگرێت ئێمە گەین بەم نەتیجە بەم فکرە کە وتمان ئێمەی کورد لە ئوروپا لە هەر وڵاتێکی ئوروپا ئاڵمان ئینگلیس کشوەرگەل ئیسکاندیناوی ئامریکا ئوسترالیا کانادا ئەشێ بین بۆ ئەوەی کە بتوانین لە مقابڵێ هێرش یا حملەیە ئینسانی غەربی کە ئەگەر ئیمکانی فرز ئابۆ جۆرەی کە ئێمە خەریکین ئەیوینین ڕۆژ بە ڕۆژ شرایەتەکە خراوتر ئەوێت ئەڕژنە سەر فروشگاکان و مارکتەکان خەریکن تاڵانی ئەکەن ئیمکانی ئەوە بێ کە هەر جۆمەرجێ دروست بێ و ئێمە گیانمان بکەفێتە خەتەر ئاگرمان بن بمان کوژن ئێمە ئینسانێکی پەناهەندەی سەرڕەشین لێرە لە ئەگەری هەر اتفاقێکی وا کاورای غەربی کاورای ئاڵمانی کاورای ئینگلیسی فکرەکە ئەگەر ئەو زندگی نییە نانی نییە بخوا بێکارە بێپوڵە دلیلی فقط وجودێ ئێمەز لەسەر کشوەرەکەی و ئێمە باعث بووگین کە ئەو نەتوانێت نان بخوا و ئەمانە ئەوەڵین کارێکە بیکەن ئەڕژنە گیانە ئێمە و ئێمە گەین بەو نەتیجە کە کەمپینێک ساز بکەین کەمینەتی گەلێک دروست بکەین لەم کشوەرگە ئوروپاییە کە بتوانین خۆمان حفظ بکەین و بمێنینەوە تۆ ئەگەر جەمعبی لە ئەگەری هەر اتفاقێکی ئاوا ئەتوانی لە خۆت دفاع بکەی بە تەنیا ناتوانی دفاع بکەی تۆ ناتوانی 50 نەفر بڕژێتە سەر ماڵەکەت ژن و مناڵەکەت تەعارضت پێ بکەن ئاگرت بن بتبڕن بتکوژن تۆ بە تەنیا هیچ کارێک لە دەست نایە تۆ فقط ئەتوانی بۆ ئەوەی کە بتوانی خۆت حفظ بکەی و بمێنیتە و ئەتوانی کەمینەتی دروست بکەی و لە کناری یەکە بتوانن لە یەک دفاع بکەن و ئێمە بۆ ئەم کارە هاتین پیجێکمان دروست کرد بە ناو هانانەی کوردان و وتمان کوردەکانی ئوروپا لە هەر کشوەر و لە هەر شارێکە هەن بێن لە تەریقی ئەم پیجە و ئەعلامی موجودیت بکەن یەکترین بشناسن ئادرس و ژمارەی خۆیان دابنن لە ئێرتباتا بن لە تەکیەکە مەساڵان بۆ نمونە تۆ لە مانچستر چەندانە کوردت هەست چەند هەزارت هەست هەرچێ چەند سەدانە کوردت هەست لە شارەکانی ئینگلیز شارەکانی ئاڵمان لە کۆڵن هەر چەنێ تۆ بۆخشن کوردت هەست ئەتوانێت بێ لە تەریقی ئەم پیجە و ئەعلامی موجودیت بکەن ئادرسی خۆتان دابنن هاوکار بن بە یەکەوە یانێ ئەگەر لە ئەگەری هەر اتفاقیگە ئاوا بتوانن بچن بە هانای یەکەوە تۆ خەڵک بشناسی منیسە لە شارەکەی خۆما حەداقل 50 نەفر بشناسم ئەگەر مشکڵێکم بۆ پێشات زەنگ بۆ 4 نەفر بم بدەیت
بتوانێ بگەێ بە داوما. ئێمە هاتین فکرێکی وامانە خستەکە ڕاهکارێکی وامانەدا کە خەڵک بێن لە تەریقی ئەم پەیجە و یەکترین بشناسن کە بتوانن خۆیان حفظ بکەن لە ئەگەری ئتفاقێکی ئاوا بتوانن لە یەک دفاع بکەن. ئەمە ئیسا تقریبا دووسێ ڕۆژی بەر لە ئیسا جەماعەتی کۆمەڵی عەبەی موحتەدی هاتکن بە موازی سازی و فاسدکردنی ئیدەوە ئەندیشەی ڕاپەڕینی کوردەواری سربەخۆ پەیجێکیان دروست کردگە بە ناو هانانەی ڕۆژهەڵات یا هانای ڕۆژهەڵات. ئیسا کارم بە ناوەکەی نییە تقریبا لە ناوی پەیجەکە ئێمە گیریاگە یا هەرچێک، بەڵام گەرەک مەز لەسەر ئەمە قسەکەم بزانم هەدەفێ ئەمانە لە دانیانی ئەم پەیجە چەس. ئێمە ئەگەر پەیجماندانیا قرار نەبوو کۆمەکی ماڵی یا پوڵ لە کەسێ بسێنین، ئێمە فقط گەرەکمان بوو عەمەڵێکی ئینسانی ئیخلاقی ئەنجام بین بۆ حفزی گیانێک کوردەکانی خۆمان لێرە کەمینەتیک دروست بکەین بتوانین لە بەرابەری هێرشێک ئەگەر کریا سەرمان ئەگەر هەرجۆمەرجێ دروست بوو تاڵانکاری دروست بوو بتوانین خۆمان حفزکەین یەکترین بشناسین، نە ئەوەی کە لە کەسێ پوڵ بسێنین یا یارمەتی ماڵی جەم بکەین، نا بەم مەنزورە نەبوو. ئێمە فقط ئەو بۆ ئەوە دامانیا بتوانین یانە خۆمان حفزکەین یانە هاوڵاتیەکانمان کوردەکان لێرە حفزکەین وتمان چۆن ئێمە خۆمان بە وەکو باوک تواشای ما بەقیەی کوردی ئەم کوردەوارە ئەەکەین و هەمیشە بە وەزیفەی خۆمانی ئەزانین لە قەباڵە هەر مشکڵێک بۆ هەر تاکێکی کورد کە بێتە پێش ئێمە مؤەزەفین کارێ بکەین، نەزەر بدەین، تەحلیل بکەین، ڕاهکار بدەین بۆ ئەوەی کە بتوانین گیانی هاوڵاتیەکانمان بپارێزین. بەڵام جەماعەتی کۆمەڵە پەیجێکیان دانیاگە و مەتنێکیان نووسیگە من مەتنەکە ئەخوێنمە و تەحلیلی مەتنەکەیان ئەەکەم کە داوای یارمەتی ماڵیان کردگە لە مەردم یارمەتی ماڵی لە کوردەکانی دانیشتوی ئوروپا پۆڵ جەمە بکەن شمارە حساویان دانیاگە و شمارە تەلەفۆن کە پۆڵ جەمە بکەن بینێرنەوە بۆ ئەو کەمپەینگەلەوە فعالینە جامعەی مەدەنی و سپای پاسداران لە ناوخۆ دروستیان کردگە خەریکن بەقەڵ خۆیان کار بۆ مردم ئەکەن و یارمەتی مردم ئەکەنە ماڵەوە لە زاهرە خەریکن هاوکاریە مردم ئەکەن و گیانە مردم نجاتەتن گیانە مردم مهمە بۆیان، وەلێ لە زاهرە ئەوەی کە ئێمە تەحلیلمان کردگە و ئەزانین ئەمانە گشتیان هاوکار و هەماهەنگ کە حاکمیت خەریکن خەڵک ئەکەنە ماڵە و پەیوەندهای ئیجتیماعی و ڕابطەی بین شار و دێهاتەکان لە بین ئەوەن بۆ ئەوەی کە حاکمیت باشتر و بێدەردسەرتر بتوانێت پرۆژەکانی جێبەجێ بکات. پرۆژێگەلێکە وتمان قبلن تحلیل کریاگە کە دەوڵەتی ئێرانی خەریکە بە وەسیلەی کۆرۆنا گەرەکەس چە پرۆژەگەلی جێبەجێ بکات چە تەحوڵێکی سیاسی ئەنجام بە ئەمانە کاریان فقط ئەوەستا مەسەڵەن بۆ نمونە وەکو پەیجەکانی کاناڵەکانی سەقز کەمپەینگەلیان لە سەقزا کە دروست کردگە ئێمە توانیمان لە تەریقی مناڵەکانی ڕاپەڕینە و شناسایی ئەدمینەکانیان بکەین و بزانین ئەم پرۆژە بەدەستکێ خەریکە ئەچێتە بەرە و مەسەڵەن بۆ نمونە کەمپەینەکانی سەقز گشتی ها لەژێر نەزەرێ ئاغای سەرداری دووغی عضو سابقی شورای شارە سەقز فعالێ جامعەی مەدەنی و نیرۆی ئەطلاعاتی سپای پاسداران و ئەمانەی کە گشتیان لەژێر دەستیا خەریکن کارەکەن سلسلەوار گشتیان بەچی ئاغای سەرداری دووغین کە هەمزەمان خەریکن کار ئەکەن و کەمپەینیان دروست کردگە بۆ چاپاندنی دیفانی خەڵک و خەڵکەنە ماڵەوە هەر ئەوە خەڵکەکەنە ماڵەژن بچۆ ماڵەوە با کۆرۆنا نەگری بمریتەوە پۆلیشمان پێ بە داماسکوشتە بسینین بۆ مردم پۆڵەسێنین. ئەمانیش ئەدعاکەن ئیسا ئەم کەمپەینەکە دروستیان کردگە جەماعەتی کۆمەڵی عەبەی موحتەدی و ڕزا موکەعەب و ئەم کۆمەڵە جەماعەتی کۆمەڵۆشدا ئەمانیش بۆ ئەوەسە کە پۆڵجە بکەن لە کوردەکانی ئوروپا بینێنەوە بۆ ئەو کەمپێنگێلە کە خەریکن کۆمەک بە مردم ئەکەن. ئیتر دەی خەڵکی ئوروپاش دقیقاً هەر وەک خەڵکی ئێران گشتی تقریباً بێکارە و سەرمایەکی نییە و فرێ لە شرکەتەکان گشتی بێکار بووگە و فرێ لە کارخانە و تەولیدی و گشتی بێکار بووگە. ئیسا من مەتنەکەیان ئەخوێنمەوە مەتنی جەماعەتی کۆمەڵی عەبەی موحتەدی کە نووسیگیانە بۆ جەمکردنی یارمەتی لە کوردەکانی ئوروپا. بەخشن ئەگەر بەکراندی دەنگ هەز من 1 دقیقە و 5 وەسم.
ببخشن هاوڕێیان. ئەمە مەتنێکە کە وتم جەماعەتی کۆمەڵی عەبێ مۆحتەدی نووسیگیانە. من دانێکی خوێنمەوە چەندانێ مەتنیاندانیاگە لەسەر پێیجێلی مختلف شخصی مختلف کە پێیجیان خستکە سەر ڕێگا بەناو هانای ڕۆژهەڵات. ئەمە زاهرەن ئەم مەتنە خانمێک ئەندامێکی کۆمەڵە بەناو سۆهەیلای بابەک نووسیگە. ڕاگەیاندنی کەمپەینی هانای ڕۆژهەڵات لەقی ئاڵبان. هاوڕێیان دۆستان و هاو نیشتمانیانی بەڕێز دانیشتووی وڵاتی ئاڵمان، هەمومان ئاگادارین کە بە بۆنەی بەڵاوبوونەوەی پاندەمی کۆرۆنا لە سەرتاسەری جیهان بارودۆخێکی دژوار لە گۆڕێدایە. تەنانەت هەندێک لە وڵاتان باری نائاساییان ڕاگەیاندووە و لە دژی ئەم ڤایرۆسە لە شەڕدان. نازانم چۆن لە دژی ئەم ڤایرۆسە هانە شەڕا، بەس با من باقی مەتنەکەی بخوێنمەوە. لە دژی ئەم ڤایرۆسە لە شەڕدان و داواشیان لە خەڵک کردووە کە لە ماڵەکانی خۆیان بمێننەوە. یەکێک لەو وڵاتانە وڵاتی ئێرانە کە سەرەڕای هاتنی ئەم نەخۆشیە بێدەرامەدی و بێکاری زەختێکی زۆری خستووە سەرشانی خەڵکی هەژار و دەستکوردی کۆمەڵگا. یانێ بەر لەوەی کە کۆرۆنا بێ لە ئێرانە هەژاری و دەستکوردی و بێکاری نەبوو، یانێ خەڵک بە خاترە ئەم کۆرۆنا ئیسە بێکارە و هەژارە و بەر لەمە مردم خۆشبەخت بوو، فرە سەعادەتمەند بوون، پۆڵیان بوو، بێکار نەبوو، هەرچێ مشکڵە هەرچێشتە ئۆکەی بوو، هیچ مشکڵێ نەبوو بەر لە کۆرۆنا لە ئێرانە. چۆن شەڕعەکە لە تەکیە مەسەڵەن بۆ کۆرۆنا چەس حەفیە چەس کۆرۆنا فیشەکی پێوە ئەنن شەڕ چۆنەکەن تەکیە، یانە چەی پێگەن دێخۆ تواو تایسا هیچ وەزیر بێداشت هیچ کشوەرێک و نەزان پزیشکی هیچ کشوەرێ نەیتوانی کە ئەعلام بکا بژێ ئێمە دەوایەکمان هەست دارویکمان هەست کە بتوانین کۆرۆنای پێ دەرمان بکەین. یانێ شەڕ بە چە ئەکەن، چ کوتەکی لێ ئەدەن، بەدار ئەدەنە تەوسەریا، چەی پێکەن ویرروسێک کە تۆ گردکتە تۆ خەڵکەکەیتە ماڵەوەژی دانیشە لە ماڵە، یا ئەوەیکی چە هە لە بیمارستانە هیچێ بردت بیمارستان کە چەی پێەکەی خەڵک لە ماڵی خۆیی دانیشێ هەر یا مقاومەتی بەدەنی خۆی توانێت دەفعی بکە یا ئەیکوژێ و یا گیان بەدەرەوە. چە مەسەڵەن چۆن خەریکن تەکیا شەڕەکەن، بە چه شەڕەکەن؟ نەخۆشیە بێدەرامەدی و بێکاری زەختێکی زۆری خستووە سەر شانی خەڵکی هەژار و دەستکوردی کۆمەڵگا، بە تایبەت خەڵکی کوردستان کە زۆربەی هەرە زۆریان بۆ دابینکردنی بژیوی ژیانیان ناچارن کە لە ماڵ بێنە دەرێ و گیانی خۆیان بخەنە مەترسیەوە. ئەویش لە حاڵێکدایە کە هیچ کەرەسەیەکی وایان بۆ خۆ پاراستن لەم نەخۆشیە لە بەردەستان نییە و بۆشیان دابین ناکرێ. دەی هەستیان نییە، ئەگەر نییە چەی دابینکەن؟ دەی ئەگەر هەست بۆ دابینی ناکەن؟ کێ دابینی ناکات؟ کێ مەسئولە دابینی بکات؟ کەرەستە منزوری لەوازم بێداشتی و شتە ماسکۆمانە ئەژێ نییە و دابینیشی ناکەن. دەی نییە لەکوێ دابینیکەن؟ یا ئەگەر هەست بۆ دابین ناکری؟ یانێ تۆ پێت وایە دەوڵەتی ئێرانی ئەسقەس دابینی ناکا؟ دەی ئەگەر واسە دەوڵەتی ئێرانی بە نەزەر تۆ گیانێ مردم مهمە بووی کە مردم ئەکاتە ماڵەوە تۆتی هاوکاری و هەماهەنگیەکەی تەکیا خەڵکەیتە ماڵەوە؟ یانێ دەوڵەتی ئێرانی گیانێ مردم مهمە بووی ئەو کارە ئەکات یا پرۆژە ها لە پشتی یاگەری کەس پرۆژەکانی جێبەجێ بکە. دەی ئەگەر گیانێ مردم مهمە بۆ بە قسەی خۆت کەرەستەی بۆ دابین ناکا با خەڵک نەمرێ؟ بۆشیان دابین ناکرێ. بە خۆشحاڵیەوە لە زۆربەی شارەکانی ڕۆژهەڵات گوشێکم خاموش بوو. بە خۆشحاڵیەوە لە زۆربەی شارەکانی ڕۆژهەڵات کەمپەینگەلێکی خۆبەخش
دەستیان بە چالاکی کردووە بۆ دژەگەنکردنی گوند و گەڕەکی شارەکان. دژەگەن یانێ چا؟ معنیەکەی هەر نازانم، ئەگەر کەسێک گەزانەیە لێنە زەحمەت کێشن بە کامن بینوسم بزانم دژەگەن یانێ چا، یانەکەیان ڕیشەکەنی کەنەم نەخۆشینە لای بوون چی پێکەن. بۆ دژەگەنکردنی گوند و گەڕەکی شارەکان پێکەوە هاوکار بوون و هەروەها یارمەتی خەڵکی هەژار و دەستکورتی کۆمەلگایش دەکەن. ئەم کەمپەینگەلە چۆن خۆبەخشن؟ تۆ بێ ناوی چواردانەیان بێرە بزانین خۆبەخش دەی کە خۆ تۆژی یارمەتی ئەدەن، یانێ ئەمانە خۆیان لە بین خۆیانە پوڵ جەم ئەکەنەوە یا شخصێکی مایەدار سروەتمەند هات کە ئەمە دانیاگە کە ئێمە زانین وانە نییە ئەسمان ئێمە لە کوردەوارە چوار کەسی وامان نییە، ئەوەی کە سەرمایەدار بێ گشتی مشتی فاسدی بێشەرەفن بە هەزار بێشەرەفی و فەسادبازی و ئەمانە پۆڵیان دەرهاورگە نییە. ناژم هەرنیە مەحدود کەسکەلێک هەست بتوانێ ئەو نەوژدانی بێ کۆمەک بکات، وەلێ ئەمە ئەسان قابلە قیاس نییە تەک 15 ملیۆن خەڵکی کوردەواری کوردستانی داگیرکراو لای ئێرانە و تۆ مەسەڵەن ئێژی کەمپەینگەلێک هەست کە خەریکن پۆڵ جەمەکەنەوە ناو خۆیانەوە دێ ئەگەر ئەمانە خۆیان پۆڵ جەمەکەنەوە چت بۆ مردم کەرەستە بۆ مردم ئەکەڕنەوە نازانم دژەکەن ئەکەن ئەی تۆ ئیتر بۆچە پۆڵ جەم ئەەکەی بە بیانێکی ئەمانە و خەریکی گیفانی مردم ئەچاپنی. ئەمانە کین چۆن خۆبەخشن یا سپای پاسداران سازیانی کردگە یا فعالینە جامعای مەدەنی بۆ نمونە ئەوانەی سەقزن کە وتم لە تەرەف سەردارە دووغی شۆرای سابق شارە سەقزە و خەریکن کار ئەکەن و فەرماندەهیان ئەکات. ئەمانە مستەقلن خۆبەخشن، یانێ هەروە لە تەرەفی مردمی عادیە و دروستکریاگە. بەخشن بەهانە بەڵام ئەم کەمپەینانەش بۆ بەردەوامبوونیان پێویستیان بە هاوکاری ماڵیە. ئەوەی کە تۆ لێرە ژمارە حەساوت دانیاگە و گیفانەوە بۆی دوورانگە خەڵک پۆڵی تێ بکەن بۆ پێویستیان بە هاوکاری ماڵیە. پێویستیان بە هاوکاری ماڵیە و دەبێ خەڵکانێک بە هانایانەوە بچن. ئێمەش وەکو کەمپەینی هانای ڕۆژهەڵات بە پێویستمانزانی وەکو ئەرکێکی ئەخلاقی و ئینسانی بە هاوکاری ئێوە بە هانای ڕۆژهەڵاتەوە بڕۆین و تا ئەو جێگایە پێمان دەکرێت هاوکاریە ماڵیەکان کۆبکەینەوە و بینیرین بۆ کەمپەکان بۆ بەردەوام بوونیان لە چالاکیەکان. هەر بۆیە تکایە لە هەموو لایەک دەکەین بە گوێرەی توانای خۆتان هەر چەندتان بۆ دەستەدا یارمەتیەکان خۆتان بنێرن بۆ ئەم ژمارە حسابەی لە خوارەوە دانراوە. خەڵک هیچ توانایکی نییە، هیچ توانایکیان نییە بە توانای خۆیان پۆڵ بۆ تۆ بنێرن. پەیوەستبوون بەم کەمپەینە یارمەتیەکانتان دەگاتە جێ خۆی. بەڵێ تۆمەش باوەڕمان کرد تێبێنی تکایە ئەگەر بەو ژمارە حسابە پارەتان نارد وەکو یارمەتی بنووسن. یانێ چا وەکو یارمەتی یانێ خەڵک فکری خراو نەکاتەوە کە تۆ خەریکی پۆڵە دزی، کە تۆ خەریکی گیفانی خەڵکە چاپنی. ئێژێ بەقۆڵ قەدیمی ئێژێ دار بەرزە و کە سەگ دز دیارە تۆ سەگت زەکەی خۆت لە خۆت شەک و هەست. تکایە خراو فکرەوە مەکەن ئێمە دزی ناکەین. بۆ کەمپەینەکانەوە سپای پاسداران و فعالینە جامعای مەدەنی دروستیان کردگە خەڵکی پێ بکەنە کونابە دەوڵەتی ئێرانی بتوانێ باش بێ دەردی سەر کارەکەی بکات و ئێوەش هاوکاری بن. لەگەڵ ڕێزمدا کەمپەینی هانانەی ڕۆژهەڵات لەقی ئاڵمان شپندێ کوردستان
یارمەتی ماڵی بۆ کوردستان چەند لەقتانە زووە ئەمە لەقی ئاڵمانتانە تواشاکەن خەڵکی کوردستان ئەمانە جەماعەتی حزبن حزبی کۆمەڵە و حزبی دموکرات و حزبی ظاهرەن ئەمانە جەماعەتی کۆمەڵەی ئەبەی مۆحتەدین جەمکردنی یارمەتی ماڵی وەزیفەی تۆ نییە وەزیفەی تۆی حزبی تۆی کۆمەڵە ئەوە بوو کاتێ ئەم کۆرۆنا هاتۆ سەری هەڵدا تۆ بەهاتای دابنیشتایی تۆ کۆمەڵە تۆ 40 ساڵ و 50 ساڵە خەریکی لە گیان و ماڵ و ناموس و خاک و سەرزەوی و وجود و کەرامەتی ئینسانی کورد دزی ئەەکەیت و تاڵان ئەەکەیت و بێشەرەفی ئەەکەیت و ماڵوێرانی بەسەر کووردا تێریت و گیانی مردمی کورد نابود ئەەکەیت سەرزەمینی مردمی کورد ئەفرۆشیت و ئەخۆیت و لەبان زک مردمی کوردە و ئەلەوەڕی تحت ناوێ مبارزە بۆ مردمی کورد و خۆت بە ڕەهبەری کورد ئەزانی دەی تۆ کە خۆت بە ڕەهبەری ملەتێک ئەزانی تۆ ئەشیا بەهاتای ئەمە وەزیفەی تۆ بوو برایگیان تۆ 40 ساڵە کەمپ و مەقەڕ و دانیاگە و خەریکی خەڵک فاسد ئەەکەی ئێژی مبارزە ئەەکەم وەلێ ئێمە نەماندی حل لە ئەوایی لەو کە پەدیدەی کۆرۆنا سەری هەڵدابی دانیشی تەحلیل بکەی نەزەر بدەی قسە بکەی و ڕاهکار بدەی بە خەڵک کە خەڵک چۆن ئەتوانێ لەم ئەسلحەی کۆرۆنا بەرزدە دەوڵەتی ئێرانی ئیسفادەکە بۆ خستنی دەوڵەتی ئێرانی بۆ ئەیسە خستنی جمهوری ئیسلامی بێژین خۆ ئێوە خۆتان بە ئێرانی ئەزانن وەلێ ئیدعاکەن ئۆپۆزیسیۆنی جمهوری ئیسلامین ئێوە ئیدعاکەن دوشمنی جمهوری ئیسلامین و 40 ساڵە بەم ئیدعا و خەریکن کورد ئەکڕنەوە خەریکن خەڵکی کورد نابود ئەکەن تۆ نای ڕاهکار بەی بژی دەی تۆ چەندێ گەرەکتە خەڵک بکەیتە ماڵەوە چەند مانگ تۆ چەند مانگ یعنی تۆ بەقەڵ خۆت کاری ئەخلاقی و ئینسانیەکەی تۆ ئەخلاقی و ئینسانی سرد ئەوێتەوە دەی ئەمە مانگێ ئەمە 2 مانگ تۆ خەڵک و کردە کونا تۆ خەڵک و کردە ماڵە و تۆ ئەتوانی لە کوردەکانی ئوروپا کە گشتی خۆی بێکار و بەتاڵ و کاری نییە و بێکار بووگە و لێرە هەرچی شرکەت و تەولیدیە تاعتێڵ بووگە ئەو نە پۆڵ جەم بکەی 15-16 ملیۆن خەڵکی ئەم کوردەوارە بە مدەتێک ئیسە بێژین 6 مانگ تۆ لە ماڵان نگابێری دەی ئاخریەوێتە چا دەی ئەمە تۆ 6 مانگ ئەم مردمتە کردە ماڵە و بێکار بێدەرامەت بێ تەولید مردمت بێکار کرد دوای 6 مانگیشە و خەڵک ڕژیا دەرەوە هیچ کالایەک لەناو دەسێ مردمانیە مەسرف بکەن خەڵکیش کاری نەکردگە و پۆڵیشی نییە و قدرت خەریدی نییە تەبعاتی دوای ئەم کۆرۆنا چەز ئەوێتە چا تۆ بۆ نەهاتی تەحلیل تۆ وەزیفەت ئەمە بوو بی قسە بکەیت نەزەر بدەیت کوا تۆ ڕاهبەرەکەت ئەبەی مۆحتەدی ها لە کوێنە بۆ خزیاگەسە کونا و نایەتە دەرەوە بۆچە نایەن قسە بکەن مەگەر ئێوە ڕاهبەرێ ملەتی کورد نین بۆ لە هەر کوێنێکە ئێوە ئەشێ حزورتان بین نین لە هەر کوێنێکە ناو پوڵتێ ئازا ئامادەن ئازا گیفانی بۆ ئەدورنن تۆ کاری ئەخلاقی ئەەکەی کاری ئینسانی ئەەکەیت بۆخشن دەی بۆچە تۆ تەزاوراتەکانی پارەکەوا خەڵک کوژیا کۆمەڵە ئەوانەی کەوا جنازەکانیان کوژیا دەوڵەتی ئێرانی دانەی 20 میلیۆن و 30 میلیۆن پۆڵی لە خانەوە دەکەی ئەسن بۆ نەهاتی یارمەتی ئالێنە کەمپین خەیتە ڕێگەی یارمەتی ماڵی جەم بکەی بیدەی بە خانەوادەی ئەوانە با جنازەکانیان بێرنەوە دەوڵەتی ئێرانی کوشتووی لە تەزاوراتەکانە تۆ کاری ئەمەڵی دەی تۆ ئدعای ئینسانیەت ئەەکەیت و ئدعای مافی مرۆڤ و مافی ژن و مافی چۆلەکە و ئایسە لە سەرۆبەندی ئەم کۆرۆنا هەر ئەم ئوروپا لە ئیتالیا لە ژێردەسی هەر ئەم نظامی سڵتەی جەهانی و نظامی نەولیبراڵیە خەڵک ئینسانە و ئینسانەوە تۆ ئدعاکەی لەسەر مافی شەڕەکەی لەژێر دەستی پزیشک و دکتۆر و کادری پزیشکی ئوروپاییە خەریکن لە بیمارستانەکانە کاورا ئەکوژن هەر ئۆکسیژنەکە لە دەمیەکەنەوە ئەیکوژن ئامپولی لێدەن خۆیان ئەیکوژن ئەس قەسەژن ناتوانین کاری بگەین فقط تەسمیمان گرگە جوانەکان نجات بین ئەوەی کەوا 50 ساڵ و 55 ساڵ بەرەوبانسنیە بەقم باوک ساحەوی و بەنەخنیا با بچێ ئەمرێ با بمرێ دەی تۆ بۆ نای ئایسە لەسەر مافی ئەمانە تۆ کە ئینسان بازی تۆ ئۆمانیست بازی تۆ لە شوێن مافی مرۆڤ و هەڵەقنیت و داعقنی حەدە ئەقل ئالەم ئوروپا بە ئەندامەکانت جەمەوکەی کۆیان کەیتەوە قیچە ئەکەن لە فەزای مەجازیە بیان وی بۆ بەر سازمانی مافی مرۆڤ و سازمانی حقوق بەشەر و
سازمانە ملل متحد اعتراز بکەیت و بەرزت ئەم ئینسان کوژیەوە ئەیکەن بێسی تۆ قسە بکەیتەوە مەگەر دەعا ناکەیتەوە خەریکی کاری ئینسانی ئەەکەی دی ئەوانەیشە ئینسانن تو کاری ئینسانی ئەەکەی یا خەریکی گیفانی مردم ئەچاپنی یا خەریکی دزی و منافقی و بێشەرەفی ئەەکەی تۆ بەعنوان حزبی تۆ حزبی سیاسی نظامیت براگیان تۆ ئەشیای سەد بەهاتای وتم لە سەرۆبەندی ئەم پەدیدەی کە پێش هات کە بە عنوانێ ئەوەی کە خۆت بە نوێنەری خەڵکزانیت و بە ڕاهبەری خەڵکزانیت و 40 ساڵە خەریکی ئەم خەڵکە نابوودەکەی بات ئای قسەت بکردایە ئایسە تۆ ئەشیای لەم کۆرۆنا بە عنوان ئەبزار و ئەسلحەی ئستفادە و کرای 50 دانەفتنەوە کرای تەقن دەوڵەتی ئێرانیە 50 دانەفتنەوە کرای جمهوری ئیسلامیە تەفرەقە و بخستایەتە ناو نظام ناو بەدەنەی نظام سەرانە حاکمیەت عالم سەرۆبەندا وەختی بوو تۆ خەڵک کێشیتە دەرەوە تۆ خەڵک بڕژینتە خیابان بن لە دەوڵەتی ئێرانی ئستفادە بکەی لەم کۆرۆنا بە عنوان ئەسلحەیەک بدەی لە دەوڵەتی ئێرانی گەماڵ باوک تۆ هاتکی پێشدا ئەنی گیفانی لێ ئەدونی ژمارە حساودانی پوڵ جەمەکەی بۆ چا کامە کەمپین مستەقلەوە تۆ خەریکی پۆڵی بۆ جەمەکەی لە مردم مەگەر ئەمانە گشتیان کەمپینەکان فعالینە جامعەی مەدەنی و سپای پاسداران نیخسیان سەر ڕێگا خەڵکی پێ ئەکەنە ماڵەوە دەی داکەی خەڵکەکەیتە ماڵەوە چەندێ خەڵکەکەی ماڵەوە ئەمە 2 مانگ ئەمە 3 مانگ تۆ ئەتوانی ئەمە ئێژن ئەمە ئپیدیمیە و گشکی ئەشێ بیگری خۆت توا و کشوەرەکان دنیان توا و کادری پزیشکی و گشکی ئەمە ئێژن ئەمە ئپیدیمیە ئەشێ گشکی بیگرێت تا ئەمە لە بین بچێ هەر کە توانای بەدەنی بوو نجات پیاکە هەرکەنە بەقم باوکی و دووچکەی ڕق بوو ئەمرەی با بڕێ ئەمە تواو دنیا هیچ دارو دەرمانی کیشی نییە دەی شاید 2 ساڵی خایان شاید 3 ساڵی خایان 15 مانگی خایان تۆ تاکەی گەرەکتە خەڵک بکەیتە ماڵەوە منافق پۆڵ جەم ئەەکەی خەڵک کوردی ئوروپا تاکەی ئەتوانێت ئەمە ئێمە لە توا ئوروپا 2 میلیۆن کوردمان بوو ئەگەر بێ ئەتوانن خەرج 15-20 میلیۆن کورد بن دەیخۆ هەر کوردی داگیرکراو لای ئێران نییە ئەوە کوردستانی داگیرکراو لای عێراقی چەس ئەوە پارچەکانی تریش هەن تۆ ئەتوانی بەم کارە بە قەڵ خۆت بڕیتە شەڕی کۆرۆنا بەی لێ فیشەکی پێوە بنی کۆرۆنا لە بین بووی یا خەریکی هاوکار و هەماهەنگ لە تەک دەوڵەتی ئێرانیە خەڵکە خزنیتە کونا و پۆڵی بۆ جەمەکەی بەشکەم خەڵ نێتە تا دەوڵەتی ئێرانی پرۆژەکەی جێبەجێ بکات و تۆ بواتەوە سوار ملی خەڵکی کوردستان بووی خەڵکی کوردستان بزانن ئامانەوە هاتکن پێش دروستەکەن ئەوەڵ بەر لە هەر شتێ ئەمە موازی سازیک بوو بۆ فاسدکردنی ئیدە و ئەندیشەی ڕاپەڕین کە ئێمە وتمان عالم شرایطە بتوانین خەڵکی خۆمان سازماندەهی بکەین لەم ئوروپا لە دڵی تەحوڵاتی ئاوا و ڕەهبەریەت تێتە دەرەوە ئێمە بتوانین خەڵکی خۆمان لەم ئوروپا سازماندەهی بکەین بیان پارێزین کەمپینێکیان بۆ دابنین خەڵک یەکتر بشناسەی ئەمانە لەبەرە هاتکن بۆ موازی سازی و فاسدکردنی ئەندیشە ئێمە کەم پەیجیاندانیا کە خەریکن یارمەتی لە مردم دروست ئەکەن دوومەنیش یارمەتی مطمئن بن ناگەی بەدەست خەڵکی کوردستان ئەمانە لە خۆیان دستر و بێشەرەفتر نینی تر ئەمانە جەمە ئەحزابی منتەسەب بە کوردن ئەمە مەسەڵەن ڕاهبەرەکان عەبەی مۆحتەدیە لە باشترین حاڵەتە مچەی هجریە ئەمانە لە ڕاهبەرەکانیان لە ساختاری حزبیەکان پیستر و کەسیفتر و بێشەرەفترن ئەم پوڵە ناگا بەدەم حیچ کوردێ وەح بگایەتیش هیچ ناکات تۆ ناتوانی لە 50,000 کورد لە وڵاتێکە ئەوە پوڵ جەم بکەی بتوانی 15-16 میلیۆن 20 میلیۆن کوردی بە مدەتە 6 مانگ پێ نجات بی ئەوە بزانن خەڵکی کوردستان هەر کامێکتان 1 یۆرۆ 1 کۆرۆن 1 پۆند کۆمەک بکەن بە ئامانە زڵمتان بە خۆتان کردکە زڵم بە خۆتان و بە خانەوادە یانێ عمرێ ئستعمارە دەوڵەتی ئێرانیتان بەسەر خۆتانە و زیاتر کردە ئەوە مطمئن بن کۆمەکردن بەمانە کۆمەک بە سپای پاسداران و بە دەوڵەتی ئێرانیە گشتیان مشتێ درۆزن و بێشەرەف و منافقن 1 دانە پنس 1 یۆرۆ لە گیفانی خۆتان پۆڵ دەرنێرن بیدەن بەمانە ئەمانە منافق و درۆزنن کاری تۆ حزبی سیاسیت کاری تۆ ئەوە نییە بی کەمپین بخەیتە ڕێگە ئەوە خەڵک ئەتوانێ بیخا خەڵک خۆی کەسێ خۆی حەسکە بە سوورەتە خۆجوش ئەگەر گەرەکی بێ کۆمەک بکات ئەتوانێ بیگەێنێ بەدەست مردم زومی بە تۆ نییە هەر کەسێک نەهایەتی من ئەگەر توانم بوو کارێ بکەم ئەتوانم کۆمەکی خانەوادەکەی خۆم بکەم لە وەزیاتر ناتوانم براو خۆشک و کەسۆکارم هەز نەهایەتی فرەش شەق و قەمەرکەم ئەتوانم ئەگەر
پۆڵێکم بێ بینێرمەوە بۆ خانەوادەکەی خۆمی تر خانەوادەی مردمیش منیش جزۆی ئەو کۆمەلگا ئەو جامەعەسا من نەتوانم کۆمەکی خانەوادەکەی خۆم بکەم. هەر کەسێکیش لەم ئوروپا ئەگەر دەرامەدی هەز ئەتوانێ کۆمەکە ئیزافەتر لە خۆی چی بکات بازم بەش خۆی و خێڵ و تایفەوە ئەژێ خێر بە خێش نەبە دەروێش من کۆمەکێک لە دەستم بەربێ لەبەرە خانەوادەکەی خۆم ڕزگارەکەم. خەڵک خۆی ئەمە عەقڵی پێ ئەشکێت، خەڵک ئەزانێ ئەم خۆی ئەتوانێ ئەم کارە بکە احتیاجی نەبوو تۆبی بێژی پێ. من ئایسە خۆم ئەوە عەقڵم پێشکێ ئەگەر براکەم خۆشکەکەم بێ پوڵە محتاجە نەخۆشەکە کەسە بیمارستان کۆمەکێکی پێ بکەم ئیتر لزومی نەکردە بێن بیکەمە گیفانێت تۆ بیکەدە گیفان عەبەی مۆحتەدی و سپای پاسداران ملی پێ بکاتە پوت. خەڵک ئەمە ئەزانێ کارە تۆ ئەمە نییە، کارە تۆ بە عنوانە حزب سیاسی ئەوە بوو بیوتم لە سەروبەندێ ئەم جەریانی کۆرۆنا لە وەختێکە و پەدیدەی کۆرۆنا سەری هەڵدا تۆ بەهاتای قسەت بکرای خەڵکت سازماندهی بکرای خەڵکت ڕۆشنەوە بکرای بە خەڵک بۆ تای چۆن بە وەسیلەی ئەم کۆرۆنا بتوانێت بدا لە دەوڵەتی ئێرانی و جمهوری ئیسلامی وەکو ئەبزار وەکو ئەسلحە ئیسفادەی لێ بکە، هەر وەکو ئەوەی کە کاک پەیمانی حەیدەری هات قسەی کرد و تەحلیلی کرد. تۆ بۆ نەهاتی بیکەی خۆ وەزیفەی تۆ بوو، خەزیفەی تۆ بوو تۆ ئێژی سەرمزلە و ڕەهبەری مردم و پێشمەرگەی سەرزل و گچکەپانم هەست. تۆ 40 ساڵە خەریکی نرخ ئەدەی لە مردمە و لەبان سک ئەم مردمەوە ئەلەوەڕی تحت ناوی ئەوە کە خەریکی مبارزەکەیت و کڕۆکەنیشکە مردم ئەدەی بە کوشت. ئەشیا باتای قسەت کرای هانە کوێنە بۆ چوونە سەکونا بۆ خۆتانتان شارگەسە و بێ شەرەف لە هەر کوێنێکان ناو پۆڵ بێ زرنگن ئەرێ فەورەن سەرۆکەلتان پیا ئەوێ وەلێ لێنەی کە ئەشێ حزورتان بێ نین نایوە نازان بێن قسە بکەن سپای پاسدارانتان لێ ئەڕەنجێ ناتوان تەحلیلی وا بکەن فتنە بکەن نەقن دەوڵەتی ئێرانیە. سەفتە دولارەکان وا سپای پاسداران لە تەرەف یەکێتی و ئینێرێ بۆ ئای عەبەی مۆحتەدی و مچەی هجری و حاجی شێخ سەیبراهیم و ڕزای مکعەب قەتەوێ ئێوە ناتوان زاتانیە بێن قسەی وا بکەن نا وەلێ بۆ دزی و چاپاندنی گیفانی مردم و بێشەرەفی و منافقبازی زرنگن لە هەر کوێنێکە ئازا ناو پوڵتێ فۆرەن ئامادەن پەیج دروسەکە و کەمپەین دروسەکە. خەڵکی کوردستان ئەم دەنگە بەڵاو بکەنەوە بە تواو لەناو پەیجەکانتانە دای بنن بە تواو کوردەکانی ئوروپا هەر کەسێ ئەوانەی چەوا خۆیان ئەندامی حزبین قەزاوەتی بکەن ئاغا ئەگەر ئێمە درۆ ئەەکەین بێژن درۆ ئەکا ئێوە خۆتان ئەمانە خاس ئەزانن ئەمانە ئینسانی منافق و بێشەرەفن ئەمانە دزن یەک قەران بەمانە کۆمەک نەکەن ئەم پوڵە ناگا بە دەم مردم ئەمە چێتە گیفانە خۆیان ئەمانە ئەگەریش بیکەن کۆمەک بە سپای پاسداران دەوڵەت ئێرانی کریاگە تواو ئەو پەیجگەلە و ئەمانە دەعاکەن خەریکن یارمەتی خەڵک ئەدەن و گیانی مردم ئەپارێزن گشکی کەمپەینگەلێکە کە لە تەرەفە سپای پاسداران و فعالینە جامعەی مەدەنی دروست کریاگە هیچ کامێکی خودجوش نییە درۆ ئەکەن گشکی پەیجی سپای پاسداران خۆی خەریکە گشتیان بە یەکەوە فعالینە جامعەی مەدەنی ئەحزاب حەد تریبونەوە تۆ ئەوێنی هاوکارە لە تەک حاکمیەتە بۆ ئەوەی کە خەڵک کاتە کوتناو بۆ ئەوەی کە خەڵک بترسنێ فیلمدا ئەنن شعر دروستەکەن و کرونا خواردمانی ئەوە هەرکە بیگرێ ئاهەکەکەنە ملیا ئەوە هەرکە بیگرێ چای پێکەن و فقط گەرەکیانە خەڵکی پێ بکەنە ماڵە و دەوڵەتە ئێرانی پرۆژەکەی بەس سالم و بێدەرسەر بواتە بەرەو گوزارەکەی بکات و ئەمانە بێنە و سوارە ملە مردم بوون. هیچ کەسێک ئەوە بزانن یەک دانە یەک پنسی یەک گیرۆی یارمەتی ئامانە بدەن و پەیجیاندانیاگە تحت ناوی یارمەتی بۆ مردم خیانەتان بە خۆتان کردگە خیانەتان بە خانەوادە و بە خاک و بە سەرزەوی و بە کەسوکار و بە هاوڵاتی و هانیشتوانی خۆتان کردگە. ئەوە مطمئن بن پۆڵ بەدەم مردم ناگا دایەوە خۆش.